ساڵی 2020 بۆ ڕۆژنامەنووسان هێندە خراپبوونە ئارام بووە کە ئاسانترین کردار بەلای هێزانیەکان ئەوە بووە بە شەق و دەمانچەی کارەبایی پەلاماری پامنێران بدەن بەبێ فەرمانی دادگا دەستگیریان بکەن و بیان خەنە ناو زیندان. ئەم ڕەفتارانە دژ بە پرەنسیبەکانی دیموکراسیەت و مافی مرۆڤ وای کردووە کە دۆستەکانی گەلی کوردستان لە چەند بۆنەیەکی جیادا ڕەخنەیان لە ئەدای دەسەڵاتی سیاسی گرتووە، داوایان کردووە پێشێلکردنی مافی ئازادی ڕادەربڕین بۆستێت چونکە کاریگەری لەسەر دۆزی گەلی کورد دەبێت. بەو پێی کوردەکان خۆیان قوربانێکی گەورەی ئازادی ڕادەربڕین بوون. بۆیە داوایان کردووە کە کورد وریا بێت لەوەدا کە ناوی بەخراپی نەڕوات لەسەر ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی کە ڕەنگە بەهۆیەوە پشتگیری کۆمەڵگەی نێودەوڵەتی لەدەست بدات. راپۆرتەکەی ئەم ساڵی سنتەری میترۆ بە ناوی زەبر و زەنگ و تۆقاندنە کە راپۆرتی ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانی عێراق بۆ 2020 ئەخاتە ڕوو کە بەم شێوەیە 385 پێشێلکاری بەرامبەر 291 ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان، 163 ڕێگری، 74 دەست بەسەرکردن و ڕاگرتن بەبێ بڕیاری دادگا، 48 هەرەشە و لێدان و سوکایەتی، 42 زەوتکردن و کەلوپەلی ڕۆژنامەوانی، 8 حاڵەتی هەراسانکردنی کچانی میدیاکار، 30 دەستگیرکردن و ڕاگرتن بەدەر لە کاری یاسای ڕۆژنامەنووسی و یاسای ڕۆژنامەنووسی، 8 بەڵێننامەی پڕکردنەوە، 6 شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 4 داخستنی ئۆفیسی کەناڵ، 2 هێرش و تەشویشی ئەلکترۆنی. پێم وایە و ئامارانەی کە ئێستا گوێمان لێبوو دەلالەتێکی مەترسیداری پاشەکشەی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی و ئازادی ڕاگەیاندنە بە شێوەیەکی تایبەتی کە ئەمەش بۆ خۆی بێگومان بەرهەمی ئەم شێوانی و شڵەژانەیە کە لە تەواوی کایەکانی ژیان لە کوردستانە هەیە، لە کایی سیاسی، لە کایی ئابووری، لە کایی کۆمەڵایەتی و هەتا فەرهەنگ و کایەکانی تری ژیان کە ڕنگدانەوەیکی خراپی لەسەر یەکێک لە چالاکیە فەرەنگی هەرە گرنگەکانی ئینسان هەیە کە ئەویش بریتیە لە کاری ڕاگەیاندن و مێدیا.